خۆشەویستەکانم وتراوە قەناعەت ئەبێتە مایی دەستپاکی و ئەمانەت ئەبێتە مایی ئەوەی کەوا شکر و سوپاسگوزاری لە ئینسانە دروستکە. سوپاسگوزاری ئەبێتە مایی زیادبوون و بەرەکەت بوون. زیادبوونیش ئەبێتە مایی بەردەوام بوون. ئەو کەسانی کە قەناعەتیان هەیە دڵنیابە دەستپاکە بن. چونکە قەناعەت وات پێەکە کە تۆ ڕازیبی بە بەشەکەی خۆت، دەستنەوەی بۆ بەشی خەڵکی تر، لەبەرەوەی کەسێکی دەستپاک دەڕەچێ و دەستپاکیش ئەبێتە مایی ئەوەی کەوا ئەو کەسە شکری خوا بکە و سوپاسگوزار بێ لەسەر ئەو نیعمەتانی کە خوای تەعالا پێی بەخشیوە. و بێگومان سوپاسگوزاری و شکرکردنیش ئەبێتە مایی زیادبوون وەکو خوای تەعالا فەرمێ لە ئین شەکەرتم لەئەزیدەنەکم. و بێگومان زیادبوونی نیعمەتەکانیش ئەبێتە مایی بەردەوام بوونی. لەبەرەوە بەڕێزانم، لەبەرەوە خۆشەویستەکانم، ئامان قەناعەت ئەساسە و بنەمایە بۆ بەردەوام بوون، بۆ زیادبوون، بۆ شکرکردنی خوای پەروەردگار، بۆ دەستپاکی و ئەمانەت. لەبەرەوە بیرت نەچێ ئینسانێکی قانع بی. القەناعەت کەنز لا یفنا. بەڕاستی قەناعەت گەنجینەیە کە هەرگیزتیان ناچێ. هەرچی نەکبەتی هەیە لەم دنیاە بەهۆی بێقەناعەتیەوەیە. ئەوانەی کە ئێستا لە گیراون لە سژنەکانە تەماشاکە هەمویان بە بێقەناعەتی لەبەر بێقەناعەتی گیراون. تووشی تاوانی گەورە بوون، تاوانی گەورەکانیش بیری لێ بکەرەوە هەمووی لە بێقەناعەتیەوەیە. جا ئەگەر خوا یارمەتیمان بدا قەناعەتمان هەبێ بەڕاستی دوور ئەبین لە هەرچی بەڵاو مصیبەتی ئەم دنیاە هەیە و ئینشاءالله ڕووسپی ڕۆژی قیامەت شەبین.